بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يكي كتير لبنا مكاني بارز رابون لك يجاو فتنة كان آخر زمان بريتيلا منع الفتنة أسهل من رفعها. بيش قرتن بفتنة آسان ترى لويك فتنة كبيت وتيب كويود وعتربتوه لسر خود لايبي ياخد برزيب كيتو. أبينين الله سبحانه وتعالى فەرمانمان پێکە پێش بگرین بە فیتنە نەیەتە پێشەوە و تووشمان نەبێ. کا فەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة. ئەی خەڵکینە لە نێوان خۆتان و فیتنەیە ویقایەک دانێن، پارێزبەندیەک دانێن. یعنی فیتنەی شەهەوات بێ یاخود فیتنەی شوبوهات بێ. تۆ لەو پێشەیە لەو بینەیە پارێزبەندیەک دانێ باتەی نەکەوی، چ بۆ خۆت چ بۆ غەیری خۆت. مادام پارێزبەندیت دانا و خۆتە پاراز لە فیتنەکان تێی نەکەوتی هەوڵ بە کەسانێکیش لە چواردەورە هەن هەمان پارێزبەندیان پێ بدەی واوانیش تێی نەکەون و پارێزراو بنلی. بۆیە بەڕاستی کارەساتە گەت بێت و ئینسان گوێ نەدا بە فیتنە و بەرەو ڕووی بڕوە، نەوەک لە ڕێگایە بۆی دێ ئەم خۆی دوور بخاتەوە لێوی خۆی لێ پارێزێ، بەڵکو فیتنەکە لە جێگایەکەش بەرەو ڕووی بڕوە. ئەوە زۆر خراپترە و زۆر زیاتر لەسەر ئینسانەکە. وەرەسوڵ الله صلی الله عليه وسلم لە زۆرێک لە فەرمودەکانیە ئاگادارمانەکاتەوە کە ئێمە بێ خۆمان پارێزین لە فیتنە پێشەوەی ڕوو بدە. بۆ ئەم ئاەتەش بە هەمان شێوە زۆر بەڕوونی پێمانەڵێ خۆتان بپارێزن لە فیتنە کاتێ بەرەو ڕووتان دێت، دوایی تووشیێوانتانە بێ کە ئەهلی ظلمن ظلموا منكم خاصة، بەتایبەت تووشیێوانە بێ. الذين ظلموا منكم خاصة کێنەوانن کە تاالبی فیتنە، ئەوانەیان گرێتەوە ئەنجا دوایی وردە وردە بە گشتیش ڕووەکاتە مسلمانانەوە بەکارەسات بێن. و بەڕاستی یەکێک لە تابعیەکان یاخود لە سەحابەکانەوە بزانەوە فەرمێ الفتنة نائمة لعن الله من أيقظها. أفرمي فتنة خوت ولعنتي الله لو خبر يكاتو. بۆی بەڕاستی ئینسان هەتە ئەتوانێ خۆی پارێزە لەوەی کە ببێ فیتنە بۆ خەڵکی یا ببێ فیتنە بۆ خۆشی. بۆی الله سبحانه وتعالى باسی ئیماندارە حەقیقیەکانمانەکە بۆەکە لە قورئانە کە دوعایەکی لە دوعاکانیان چی بووە؟ یەکێ لە دوعاکانیان بریتیە بۆ لەوەی کە ربنا لا تجعلنا فتنة للكافرين لا تجعلنا فتنة للظالمين. أي پروردگارمان ومان کە بە فیتنە ومان کە بە ئامڕازی فیتنە بۆ کەسانی کە کافرن بۆ کەسانی کە ظالمن، بمان پارێزە لەوەی کە بکەوینە ناوە فیتنانە، بمان پارێزە لەوەی خەڵک بەرینە ناوە فیتنانە، بمان پارێزە لەوەی نزیکی ئەهلی فیتنە بکەوین. وێ بەڕاستی زۆر گرنگە ئینسان خۆی پارێزێ لە فیتنە. رسول الله صلى الله عليه وسلم لفرمودێکە فەرمێ إن السعيد لمن جنب الفتن. فەرمێ بەڕاستی ئەو کەسێک کە خۆشبەختی دنیا و قیامەت بەدەسەهێنێ ئەو کەسەیە کە پارێزراوە لە فیتنەکان. کەواتە ئەو کەسێک کە تیا چووە لە دنیا و لە قیامەتا کێیە؟ ئەو کەسەیە کە پارێزراو نەبووە لە فیتنەکان بەڵکو کەوتوتە ناوی. کەواتە إن الشقي لمن وقع في الفتن. ئینسانی دۆڕا و شەقی ئەو کەسەیە کە کەوتوتە ناو فیتنەکانەوە. و بەڕاستی هەر کەسێک بتوانێت بێتە هۆیەوەی کە فیتنەیەک پێش پێ بگرێ نەیەڵێ بێتە ناو ئومەت، ئەوە لە بەرزەکانی بەهەش بەدەست ئەهێنێ و بێتە یەکێک لەو کەسانەی کە وەکو حەسەنی کوڕی عەلی کوڕی ئەبی تاالبی کردووە کە کچەزای رسول الله صلى الله عليه وسلم. يعني بینین رسول الله صلى الله عليه وسلم لەناو سەحابەکانە هێنێتە سەر مینبەر باوەشیەکە ماچیەکە ئەفەرمێ ئەم کوڕەی من سەیدە گەورەیە پێشەوایە هی ئەهلی بەهەشت هی گەنجەکانی بەهەشت. بەهۆی چیەوە؟ بەهۆی چیەوە؟ يصلح الله به بين فئتين عظيمتين من المؤمنين. بەهۆی ئەوەی کە پێش ئەگرێ بە جەنگێکی خوێناوی کە ڕوو بدە لە نێوان دوو گروپی گەورە لە ئومەتەکەمە. یعنی حەسەن ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ کە خەلیفەی پێنجەمە ئەبێتە هۆکاری کوژانەوەی ئاگرێکی فیتنەی گەورە. ئەوە بوو کاتێک کە عەلی کوڕی ئەبی تاالب ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ شەهید کرا
لعنەتی ئەڵڵا لە عەبدوڕەحمانی کوڕی مەنجەم کە شەهیدی کرد و لعنەتی ئەڵڵا لە هەموو هاوشێوەکانی هەتا ڕۆژی قیامەت. حەسەن بەیعەتی پێدرا ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ، تەنازولی لە خلافە کرد بۆ ئەوەی شەڕ ڕوو نەدا و لەگەڵ معاویە ڕێک کەوت بە مەرجەوەی معاویە لەسەر ڕێبازی باوکی بڕوە لە حکومکردنە. ئەوە بوو معاویەش لەسەر ڕێبازی باوکی ڕۆژ لە حکومکردنە تا لە ساڵەکانی کۆتاییە بەهۆی دانانی یەزیدی کوڕیەوە کۆمەڵێک گۆڕانکاری ڕوویدا و کۆمەڵێک لادان ڕوویدا کە کاتیەوە نییە باسیکەین. لە کاتێکە حەسەن لەو کاتەیە وەکو ئیمامی شەعبیە فەرمێ ئەمەندەی لەشکر لەگەڵا بوو کە ئەیتوانی ئەهلی شام هەمووی ڕاماڵێ، بەڵام بۆ خۆی ئەوەی نەکرد، بۆی مسلمان نەکوژرێ. یعنی تەماشا بکە ئەمە خەلیفەی پێنجەمە، کوڕی خەلیفەی چوارەمە، کچە زای ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، چۆن تەعاملەکە لەگەڵ فیتنە کە هێزیشی هەیە ئەتوانێت بچێتە ناوی وەزانێت سەرکەوتوشە بێتە. بەڵام ئەمڕۆ خەڵکێک هیچ هێزێکی نییە، باشە و ئەشزانێ ناتوانێت بە هیچ شێوەیە سەرکەوتوو بێ لەو بابەتانەیە کە دێتە پێشەوە، کەچی سەیرەکەی دەمەخاتە فیتنەوە و خەڵکی جیهانەدا بۆ فیتنە. پەنا بە ئەڵڵا. بۆیە بینین ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم تەنانەت بۆ جیهادی ژەی فەرموو لا تەتەمەنەو لقاء العدو، پۆز لێمەیەن، ئاوات مەخوازن بە گەشتن بە دوژمنەکانتان، ولكن إذا لقيتموهم فاثبتوا، بەڵام ئەگەرەوان هاتن و پێیان گەشتن ئێوە جێگیر بن، پیاو بن. ئەمڕۆ خەڵکی تەمەناکە هاتوو هاوارن نێتەوە، دواتریشکە دژمن پێیەگا سەری کزەکە و تەنەزولەکە و سەری شۆڕەکە. وبینین رسول الله صلى الله عليه وسلم يفرموا تعوذوا بالله من الفتن ما ظهر منها وما بطن، پنا بە الله بگرن لە فیتنە، ئیتر فیتنەی دین بێ یاخود فیتنەی دنیا بێ، پنا بە الله بگرن لەو دوو فیتنەیە، ئەوەی کە دیارە وەشی نادیارە، ئەوەی کە دیارە و ئەیزانی و هەر ئەشی زانی ئەیبینی، بەڵام هەر بڵێ خوایە پەنام بدە لێی و بمپارێزە لێی، بەڵام ئەوەی کە هێشتا نەهاتوە نادیارە لەوەش پەنا بە الله بگرن. ئەماگەر لەبەر خەتەری فیتنە نەبێ بۆ دیار و نادیاریە فەرمێەوە پەنای پێ، پەنا بە الله بگرن لەوەی کە دوورکەوێتەوە لێتان، تووشی نەبن. ئەمە پێمانەڵێ پێشگرتن بە فیتنە باشترە لەوەی کە تێی بکەوی دوای هەوڵ بەی لای بەری، پێشی پێ بگری باشترە لەوەی کە تێی بکەوی دواتر هەوڵ بەی لە لای بەری. بۆ بینی رسول الله صلى الله عليه وسلم لە هیچێک لە فەرمودەکانیە کە باسی فیتنەمان بووەکە لە دینە فرمي إنه من يعيش منكم فسيرى اختلافا كثيرا، كي لدواي منه ولا إيوة بجي فتنة بين لدينا، فتنة شيء تفرق أو اختلاف لادان للربازي حق. هركس يقش بو كاتا فرمي من أدركه منكم فعليكم بسنتي وسنة خلفاء الراشدين المهديين. أما فتنة لدينا فرمي بوي بارز راو بن لي تينا كون دواتنا هول بن لي درچن نابهر الأول وتينا كون يودزبرن بسنتي منو سنتي صحابة كان مو بتابة خليفة راشد الدنيا كان ودور كونه ولا بدع كان شو كبدع كان قم راينو أو هيت الذين كلاتانا داك وكاتك كباسي فتنة الدنيا جكا بما فرميتي أخشى أن تفتح عليكم الدنيا فتتنافسوا فيها فتهلككم كما أهلك من كان قبلكم. عقاتان الدنيا اتقوا الدنيا واتقوا فتنة النساء. فرمي خوتان بارزن لفتنة دنيا ولا فتنة آفرتان. شكا براسية فرمي منها ترسم لفقيرنا ترسم لسريوا ترسم دنيا باروتانا بكريتو ايوش دسكن بمنافستي وشوين كوتني دنيا ومنافسة للدنيا لناوتان بري وكوشون أمتكاني بيجيوي لنابل بويا هيت شتيق نماوتو رسول الله صلى الله عليه وسلم بيمان الله حذيفي كوريا مانا فرمي رسول الله صلى الله عليه وسلم جاركان لبيانية وهتاوك إيوار باسي فتني بوكردين أكثر من ذكرها حفظه من حفظ وعلمه من علم. فرمي لبيانية وهتاوك إيوار باسي فتني بوكردين خطري فتنة شون خوان بارزين لفتنة. أفرمي تر خلقانك زانيان وخلقانكيش لا زاني وخلقانك لبريان كردو خلقانكيش لبريان نكد. بويا فرمي بادروا بالأعمال فتنا، فرمي لا من أحياه الله بالعلم، فرمي عليك بالجماعة، فرمي اعتذل تلك الفرق كلها، من سمع بالدجال فلينأ عنه. أمعناها مبوب يشقرتنا لفتنا خو مشغولك بعبادة وبانك بيت فتنة براسي عبادة في الهرج هجرة إلي عبادة لكاتي فتنة وكو هجرة دواب ولا من
وفرمي تو دەست بگرە بە عیلمەوە پارێزراوی لە فیتنە، و فەرمێ دەست بگرە بە جەماعەتەوە دوورکەوەرەوە لە فیرقەکان، و فەرمێ بیستت دەجالاتەوە دوورکەوەرەوە لێ. ئەمە هەمووی بۆیە تۆ نەکەویتە فیتنە، پێشەوەی بێ تو خۆتی لێ پارێزی. وێ بەڕاستی خۆ پاراستن لە فیتنە ئاسانترە لە خۆڕزگارکردن لە فیتنە. خۆ پارێزە بە هەر نەکەویتە ناوی ئیترە وەختە ئاسانە، بەڵام کە خۆ نەپاراست و کەوتیتە ناوی ئەو وەختە خۆڕزگارکردن لە فیتنە قورسە. بۆیە معاویە کوڕی سوفیان ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ أفرمي إياكم والفتنة فلا تهموا بها فإنها تفسد المعيشة وتكدر النعمة وتورث الاستئصال. أفرمي دور بن لفتنة، إياكم يعني يو برقاك فتنة برقاك ترى بهموش يويا دور بن لفتنة باشا بوشي فتنة زردي شيا. أفرمي بهيت شيويا ضلطان نجول أبو فتنة، ضلطان بلاي فتنة نروى لبروي تفسد المعيشة جيانتك يا ژیانە پڕەکە لە بەڵاو ناڕاحەتی و کێشە و مەشاکل، و ژیانە بە تەواوی ئەشێوێنێ. و تکدر النعمة یا تکدر النعمة، ئەو نیعمەتانەشی بەسەر تا ڕژاوە بێتامیەکە وای لێ کاتێژی لێ نەبینی ئیسفادەی لێ نەکەی. پاشانیشە فەرمێت توریث الاستئصال، و سەرئەنجامیش لە بینت ئەبە لە ناوت ئەبە، هەروەکو چۆن زۆر کەس کەوتە ناو فیتنە و فیتنە لە ناوی برد. وێ بینی رسول الله صلى الله عليه وسلم لفرمود إيكا أفرمي ويل للعرب من شر قد اقترب، وويلا بو إيوي مسلمانان سوكا لبياهر عرب مسلمان بون لشي لشر كنزيق بوتوليان لفتنيك كنزيق بوتوليان بو يفرمو تعوذوا بالله من الفتن إني أرى الفتن تقع من خلال بيوتكم. قدان فنابقرن بالله سبحانه وتعالى بو يبتان باريزي لفتنة سوكا براستي من بينمدا أباريت السر بابلين مالا كانتان. وابنين حذيفة كري يمان رضا ورحمتي الله ليبه أفرمي كان الناس يسألون رسول الله صلى الله عليه وسلم عن الخير وكنت أسأله عن الشر مخافة أن يدركني. فرمي خلقيا ها برسيالي لرسول الله صلى الله عليه وسلم لباري شيء لباري خيره يا رسول الله صلى الله عليه وسلم أمكر دارت شان خيرية يا رسول الله صلى الله عليه وسلم أوقف دارت شان خيرية يا رسول الله صلى الله عليه وسلم أم حالة شان خيرية. أفرمي بلا من هستان برسيارم لباري فتنة وشر وليكرد عشبوشي برسيارم لباري فتنة شر وليكرد فتنة وشر وليكرد. أفرمي مخافة أن يدركني أترسان فتنة بمقرأته تنبابي جوي بمقرأته بيزان مو خومي لي باريزم باشترى لو يبكو مناوي دواتر حول بم لي بمداره. ويبيني إمام قتادة فرمي رأينا والله أقواما يسرعون إلى الفتن وينزعون فيها وأمسك أقواما عن ذلك هيبة لله ومخافة منه، فلما انكشفت إذ الذين أمسكوا أطيب نفسا وأثلج صدورا وأخف ظهورا من الذين أسرعوا إليها وينزعون فيها، وصارت أعمال أولئك حزازات على قلوبهم كما ذكروها يا كل ما ذكروها. وأيم الله لو أن الناس يعرفون من الفتنة إذا أقبلت كما يعرفون منها إذا أدبرت لعقل فيها جيل من الناس كثير. أفرمي كسانك ما نبيني إمام قتادة لسردمي خويا أفرمي زور خيرابون رانا كربنا وفتنة، يعني زور بزوي هولي أنا أبكن بفتنة كانوا كاريتي أبكن. وأفرمي كسانك إشمان بيني هولي أنا دا دور بكونه لفتنة لبرترسنوكي خويانا لترسي الله لبرترسنوكي خويانا لترسي الله جا سبحان الله أمرك تو فتنة ديتا بيشوا خوتي ليه باريزي وهولي مسلماناني ليه باريزي خلق يكسر بترسنوكي ناوبا بولا بري خلق جاهل ونفامة نازانة فتنة شيا ونازانة درنجا مكاني شيا. فرمي كسانك شمان دي لترسي الله سبحانه وتعالى خويانا باراز لفتنة ودورة كوتنا ولي. فرمي دواء أوي كفتنة كأهاتو أمانة شونا نايو أمانيش دورة كوتنا ولي وفتنة كتي أباري. فرمي سير معنا كده وعنيك لو فتنة بجدار نبون زور دل خوش بون زور دل فراوان بون رازي بون بخويان وبكر دار كانيان چونك براستي سركوتو بون لپاراستني خويان لفتنة كان. فرمي وأوانشي كتشوبون ناو فتنة كان إمامي قتادة فرمي أمان بيني باسي حالي خوان يعني كلنا فتنة كان بون منايو فلانة كسب دسيا ما كجرا بون منايو فلانة كسي بياوشاك من بريام عن بكوشت بون منايو فلانة مزقوت ولا بري مروخين را فلانة دقرق ويران كرا فلانة ولات ويران كرا فلانة شار ويران كرا.
ئەفەرمێ کە ئاوا باسی کردارەکانی خۆیانیان نەکرد بێتاقەتە بوون خۆیان لە کردارەکانی خۆیان، یعنی وەکو بڵێ پەشیمانیان دەرەبڕی پەنجەی پەشیمانیان ئەگەزی. جا ئەفەرمێ سوێن بە ئەڵڵا ئەگەر خەڵکی، سێم قسەی ئیمامی قەتادەکە چەند جوانە، قەتادەی کوڕی دێعاماڵێ، ئەفەرموو سوێن بە ئەڵڵا ئەگەر خەڵکی ئەوەی کە فیتنە دوای خۆی بەجێی ئەهێڵێ حسابیان بۆ بکردایە و بیان بینایە ئەفەرمێ زۆرێک لە خەڵکی عاقڵ ئەبوون ئیتر بە هیچ شێوە تەداخلی فیتنەیان ناکرد، بەڵام خەڵکی جارە پێشی فیتنەکە بینێ بۆیە سێرەکەی خۆی ناپارێزێ ئەکەوێتە ناوی پێشی فیتنەکە بینێت جوانە ڕازاوەیە واڵایە ئەکەوێتە ناوی وەکو ئومڕ القەیس لە 2 شعرەکە ئەواڵێ دواتر کاڕوە ئەنجا هەڵەکێشە بووی. وەبینین ئیمامی ئاجوڕی ئەفەرمێ الفتنة يفتضح عندها خلق كثير، فەرمێ فیتنە کاتێکە دێ خەڵکێکی زۆر تایە ئاشکرا بێ، ئەو خەڵکانەکیان کە ئاشکرابن منافقین کە خۆش یەکەن و گڕی تێبەرێن و هەوڵێن خەڵک داغڵی بێ و تووشی ببێ بەڵکو خۆیان ئیسفادەیەکی لێ بکەن تری ئیسفادەی لایک و کۆمنتیش بێ، و خەڵکانێکیش فەضح بنتیایە کە گیێل و نەفام و هەمەجین شوێن کەوتەی هەموو ناعیقێکن کە بانگیانەکە، و خەڵکانێکیش دەرەکەوێتیایە کە ئەهلی عیلمن و ئەهلی صەلاحن و ئەهلی حیلمن و تێناکەون. بۆیە بەڕاستی ئەبینین کاتێک کە ئیبن الأشعث چەکی هەڵگرت دژی حەجاج یوسفی ثەقەفی کە زۆرێک لە زانایان بەباشیان زانی بەڵام زۆرێکی تر بەباشیان نەزانی دەستیان تێ نەخست، حتا مسلمی کوڕی یاسار کاتێک کە لەگەڵێکە لە زانایان وابزام تەڵقی کوڕی حەبیبە سەفەر ئەکا باسی فیتنەی ئیبن الأشعثەکە ئەڵێ من چوومە ناو فیتنەکە بەڵام الحەمدولله کەس بەدەستی من نەمرد ڕزگارم بوو لێی. ئەویش پێ فەرمە ئەی ئیمامی مسلم، ئیمامی مسلمی خاوەنی صحیحنا مسلمی کوڕی یاسار جیاوازە لە مسلمی کوڕی حەجاج، ئەفەرمێ ئەی مسلم ئەی ئەگەر هات و خەڵکانێکی زۆر تۆیان بینی وتیانەوە عالیمەکەمانە مسلمی کوڕی یاسار شەڕ ئەکا دژی حەجاج با ئێمەش بڕۆین لە پشتیانەوە شەڕکەین دژی حەجاج و ئەوان کوژدان و ئەوان خەڵکیان کوشت و ئەزانیەوە بۆ کێ نووسرێ بێگومانەوە بۆ تۆ نووسرێ، وە بێ ئاگاداری خۆت بی بزانی فیتنە بە هەموو شێوەیە خەتەرە لەسەر تۆ لەسەر خەڵکیش تۆ نابێت نەخۆ بشیتە ناوی نەهەوڵ بدەی خەڵکی توشکی و خەڵکی بخەیتە ناوی کە بەداخەوە زۆرێک لە خەڵکی ئەچێتە ناوی. بۆیە بینی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆی پارێزراوی لە فیتنە پێتەڵێ بچۆرە ماڵەکەت دەرگاکەت لەسەر خۆت داخە زمانت بگرەتیایە بگریە بۆ هەڵە و تاوانەکانی خۆت، ئەوە باشترە لەوەی بێت و دواتر پەلەقاژە بکەی لەسەر خۆت لای بیت و نەتوانی لاشی بەری. و عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ ئەی فەرموو من كان مستنا فليستن بمن مات فإن الحي لا تأمن عليه الفتنة. تەنانە دەی فەرموو ئەگەر تۆ تەوێ ڕێباز پەیڕەوکەیت و فتوا وەرگریت و لەسەر دین بڕۆ کێ مردووە ڕێبازی ئەو هەڵگرە و لەسەر فتوای ئەو بڕۆ، چکە بەڕاستیەوانی کە ئەمڕۆ زیندون ئەوانە لە فیتنە ڕزگاریان نەبووە، خۆ ئەگەر تۆ دوای ئەوانە بکەوی پێچێ کاتێک ئەوانەکەونە فیتنەوە تۆش بکەیتە فیتنەوە. کۆتایی هێنم بەم خاڵە بە قسەیەکی حوذەیفەی کوڕی یەمان ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ کە فەرموو إياكم والفتن لا يشخص إليها أحد فوالله ما شخص فيها أحد إلا نسفته كما ينسف السيل الدمن. أي فرمو ئاگادار بن دوور بن لە فیتنە نەیەڵە نزیکتان کەوێ. سوێن بە ئەڵڵا هەر کەسێک بەرەو فیتنە ڕۆشت بێ ئیلا فیتنە ڕای ماڵیوە هەروەکو چۆن کاتێک باران دێت و لافاو دروسە بێ و پێشی خۆی ڕاماڵێ لەگەڵ خۆیان بردوێتی و یعنی ترکە ئەو شتە لەگەڵ خۆیان با و باران و لافا و قوڕاوە نقمیەکە لە ناو قوڕاو لەو بابەتانەیە ئیتر لە هیچ شوێنێکیش خۆی بۆ ناگیرسێتەوە چونکە زۆر بە خێرایی ئەی با پاشانەی فەرموو ما الخمر صرفا بأذهب بعقول الرجال من الفتنة. أي فرمو هيت شتي بقر فتنة عقلي إنسان عقل كان لبين نابا. رسول الله صلى الله عليه وسلم فرمو يضع الحليم فيها حيران إنسان عاقلتي هيا شيلي سرسامة بيه ده سوسانة بنازان شون تعاملي لقالك باشان فرمو إلا مشروب زيادة عقلي خلقيا با ولا يأتين على الناس زمان لا ينجو فيه إلا من دعا بدعاء كدعاء الغريق
فەرمووە سەردەمێکدا دێ بەسەر خەڵکیە کەس ناتوانێت لە فیتنە ڕزگاری بێ ئیلا کەسێک نەبێ کە دوعاوەکەوە پارێتەوە وەکو کەسێک کە خەریکە غەرقە بێ ئیتر هیچ ئومێدێکی نەما هەر ئەڵڵای هەیە و ئەوێ ئەڵڵا بیپارێزێ بەڵێ کە فیتنەکان وەکو شەپۆلەکانی دەریا بوون چۆن غەریقێک لە دەریا دوعاکە گرنگە تۆش بۆ شێوە دوعا بکەیت و خۆت پارێزی لێ بۆیە خۆتان بپارێزن لە کەوتنە ناو فیتنەوە باشترە بۆتان لەوەی کە کەوتنە ناوی هەوڵی پەلەقاژێ و دەرهاتنەوە بن والحمد لله رب العالمين.